بەهۆی دروستکردنی گیرروگرفت بۆیان کاسبکارانی علوەی سلێمانی دەڵێن لە داخستنی شوێنکارەکانمان نزیک بووینەتەوە. لە بەردەم دەرگای سەرەکی علوەی سلێمانی کاسبکارانی علوە ناڕەزایەتیان دەربڕی لە بەرامبەر وەرگرتنی پارەیەکی زۆر لەیان بە ناوی جیاواز و خەڵکانێک بە ناوی بەرپرسەوە لە مەرزەکان پارەیان لێوەردەگرن. لە ڕێکەوتی 11/2023 لە مەرزی سەیرانبەنەوە داخل بووە پشکنینی کوالیتی کۆنتترۆلی بۆ کراوە ڕێپێدراوە کە داخڵی هەرێمی کوردستان ببێت. لە هەمان کاتە کۆمپانیایەکی تری بەڕێز بە ناوی بەرپرسانەوە ئەمانە تەبعاً بەرپرسانی لە پشتەوەیە داخڵە بێت لێرەش هەمان فەحسمان بۆ کرێتەوە بە وەزارەتی دارایی قایمقام محافزی سلێمانی ئەو کەسەی بەرپرسە لەم شارە تکایە بێت بەس لێکۆڵینەوەی لەسەر ئەم فۆرمە بکە ئەم فۆرمە لە مەرزەکان هەیرێ مەسەلەی گومرگ و فەحس و کوالیتی کۆنتترۆڵە ئەگەر بەس لەمەیە بە $100 زیاتر بەدەیان دۆلاری نەدۆزرایەوە کە کەس نازانێت بۆ باخەڵی شێڕوە خۆزگە بۆ مالیە حکوومەتی هەرێم بڕۆشتایە ئێمە گرفتمان نەبوو. ئەم فەحسە دەجار داوامان کردووە داوا لە بەرپرسەکەین داوا لەو برادراناکەین کە خۆیان بە بەرپرسی ئەم شارازانن بێت هەڵوێستیان هەبێت لێکۆڵینەوەکەن با بێن سەردانێکمان بکەن بزانن گرفتی ئەمە زۆر گرفتە ڕۆژانە بەدەیان ملیۆن دینارە چێتە باخەڵێکی نادیارەوە. ئەگەر من فەحسم کرد لە مەرزەکە کوالیتی کۆنتترۆل ڕێی پێیان بۆ جارێکی تر فەحسم بۆ بکرێتەوە. بەهۆی خۆپشاندانەکانی پێنجوێن و ڕێگری لەبار هەڵگرەکان لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا بە وتەی کاسبکارانی علوەی سلێمانی زیاتر لە 1 ملیار دینار زیانیان بەرکەوتووە بەوەی ڕێگری لە بارەکانیان کراوە و ئەو کۆمپانیایشی دەستەبەری کردوون دەڵێ زیانەکانیان بۆ نابژێرێت. ئێمە وەکو لەگەڵ ئاسایشی خۆراکین لەگەڵ ئەوین کە هەموو میوەیەکی تەندروست و جوان بیرە بە هاوڵاتیان و بە داخلی کەین و هاوردەیکەین. تکایە ئەمە من لێرەوە داوا لە بەڕێز کاک پافێڵەکەم کە خۆی بێتە سەرخەت بە ناوی خوار ئەوە قسە ئەکەن کە لە بەرەوەی کە پارێکمان لێسەنن ئەمە بە ناڕەوایە زین ئێمە داوا لەو برایەناکەین ئەگەر شتەکانیان تەتەورە و پێشکەوتووە ئەبێ لە حدودەکان بکرێت لە بەرەوەی کە لە هەموو دنیای وایە هەر بارێک هەر شتێک کە ناتەندروست بێ و گەڕایەوە لە حدودەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو وڵاتی کە لێوەی هاتووە بەس من داوا لە بەرپرسانەکەم کە من ڕزقەکەم هاتە ناو ئەلوەکە چی لێ بکەم بایی زیاتر لە دەفتەرێ دۆلارە ئەو ڕزقەی من بایی لە 70 وەرەقەیە کە هاتە ناو دەرگاکە ئەگەر ڕەفسی کرد بە حسابی خۆی بۆ زانیاری بە ڕێزیشتان هەتاک و ئێستا لە ساڵە زیاترە ئەم فەحساکرێ بە ڕزقی بەروبوومی خۆماڵیش و بە هاوردەشەوە 1 کیلۆ ڕزق ئەم کۆمپانیا فەحسی ڕەفتی نەکردووە. کێشەی ترمان هەیە ئێمە کێشەی ترمانێ بۆ نمونە کۆمپانیای هامسا لە دەرگاکانی ئێمە وەستاوە پارەمان لێ ئەسەنن بە ناوی پشکنینەوانەیە ئێمە و پشکنینی لە سوولەکان بۆمان کراوە. کێشەی کۆمپانیای دڵنیاییمان هەیە کە هەموو بار هەڵگرێکی ئێمە 20,000 دیناری لێسەن بە ناوی قەرەبووکردنەوەمان ئەگەر لە حاڵەتێکە بارێکمان وەرگێڕا قەرەبوومان بکەنەوەانێ دینارێکمان بۆ سەرم نەکراوەتەوە هەر لەم هەفتەیە بارمان وەرگێڕاوە کە بەڕێز خاوەن دوکانەکە چووە مراجعەتی کردووە وتویانە ئێمە تەنیا بۆ سەرنشین ئەگەر بمرێت پارەی بۆ سەرفەکەین کاتی خۆشی ئێمە ئیتیفاقمان وا بۆ لەگەڵ یاناکە قەرەبووی بارمان بۆ بکرێتەوانێ. لە ماوەی 1 مانگی ڕابردوو بەهۆی وەرگرتنی قەرزی کارەباوە بەشێک لە کاسبکارانی علوەی سلێمانی ناڕەزایەتیان دەربڕی دژی بە زۆر وەرگرتنی پارەی کارەبا ئێستاش خراپبوونی بەروبوومەکانیان لە مەرزی باشماغ و بێمتمانەی کۆمپانیەکانی دڵنیایی وای لێیان کردووە شوێنەکانیان دابخەن بەشێک لە قەتعەکانیش هەر بەم جۆرە بە چۆڵی دەبیندرێن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.